لەم سەردەمی زانیاریە تۆ مطالعە نەکەی نەخوێنیتەوە گرنگی بە فێربوون نەی گرنگی بە عیلم نەی گرنگی بە زانیاری نەی ئەسڵەن هەر نەزانی چه زانیاریەک بەدەمیەوە بچی چی بەدەمیەوە نەچی و بە تەماش مرۆڤێکی سەرکەوتووی ئەمە وەزان کچی وایە وەکو کۆمپانیایەک وایە کەسێکی بێنن هیچ نەزانێت بیکەنەوە دی کۆمپانیا ئەسە بێنە پێشاوی خۆ کەسێکی نەخوێنەوار بەری بڵێ کاکە تۆ ئەکەین بە مدیری شەرکی ئەمازۆن یا تۆ ئەمە دەبای من جێبەجێ چی سپاتێکی لە هەفتەیەکە لەوتە بە ملیارە $1 زەرەر تۆ هەمووی پەکوێکەوێت تۆ کاتێ خۆت زۆر پێ عاقڵە ئەمە سەرەتای بەدبەختیەکەیە کاتێک گەڵێم تۆ مەبەستم تۆ من و هەر کەسێکی تێ ئێمە ئێستا لە سەردەمێکە ئاژین زۆر ئاڵۆزە سەردەمی زانیاریە ئەگەر بێت و زانیاری دەقیقت نەبێ معلوماتی وەردت نەبێ پشت بە ڕاوێژکار نەبەستی نەچی لەم و لەوە شت فێر ببی حسابت ڕۆشتووە وە کاتێک کە تۆ کاتێک کە تۆ حساب ڕۆشتووە هەر تۆ حساب نەڕۆشتووە دیسان ئەبی بە نەخۆشی بۆ نەو خێزانەکەت ئەوە کارە ساتەکەی گەنجی وامان هەیە یەک وەکو لای خۆمان ئەڵێن تایفە یەک تایفەی تووشی کێشە کردووە یعنی تۆ کاتێ خۆش و بەلاوە گرنگ نییە وە بەو شێوازە ئەتێوێت تێپەڕێنی ئەبی بە کارەسات بۆ خێزانەکە